بەردەوامی و ئێستا شەچیناتەوەری دومی بەرنامەی بیانیت باش کوردستان کە لەم تەورەدا قسە و باس لەسەر قەیرانی دارایی و کاریگەریەکانی لەسەر کەرتی تەندروستیەکەین بامەدەبوونی دکتۆر شوان سعدی پسپۆڕی هەناوی و نەخۆشیەکانی دڵەکەین کاک دکتۆر ئێستا لێرە ئامادەیە بیانیت باش و بەخێر بێت. با سەرەتا لەم پرسیارەوە دەست پێ بکەین با بزانین بەگشتی قەیرانی دارایی تا چەند کاریگەری هەبوو لەسەر کەرتی تەندروستی؟ خۆی بە شێوەیەکی گشتی قەیرانی دارایی کاریگەری لەسەر هەموو بوارەکان هەیە، بەڵام بەڕای من هەستیارترین بوار کە ئێستا کاریگەرێکی زۆری هەیە لەسەری بریتە لە کەرتی تەندروستی. من خۆم پزیشکی پسپۆڕم لە بەشی هەناوی و نەخۆشیەکانی دڵ و ڕۆژانە چەندەها نەخۆشە بینین کەوا پێویستیان بە چارەسەری پزیشکی زۆر پێشکەوتوو هەیە، بەڵام زۆربیان بە بۆنەی قەیرانی دارایی ئەوە ناتوان ئەو چارەسەری کە پێویستە دەستیان بکەوێت. و ئێمە ئەتوانین بڵێم وەکو پزیشک پسپۆڕ و وەکو پزیشک ئەو پزیشکانی کەوا بڵێن لە شارەکە هەین دەستێکی زۆرمان هەیە لەوەی کە دیاری ببینە سەبەبی دیاریکردنی ژیان و تەندروستی زۆربەی هاوڵاتیان کە ڕوو لە نەخۆشخانەکانەکەن بە تایبەتی نەخۆشخانەی پێشوازی کە هیچێکە لە گرنگترین نەخۆشخانەکانی سلێمانی و ڕۆژانە چەندەها کەس سەدان کەس سەردانی ئەو نەخۆشخانە ئەکەن. کارمەندانی تەندروستی بە شێوەیەکی گشتی لەگەڵ پزیشکەکان زۆر بە شێوەیەکی ڕاکوپێک ئیشی خۆیان جێبەجێ ئەکەن سەرڕای ئەوەی کەوا موچەیان زۆر تا ئێستا نەبووە و من بە هیچ جۆرە گرەیم لیان نییە. ئەتوانم بڵێم کە بڵێن ئەگەر بۆ منە پلەیەکیان بەمێ ئەڵم بەلایانی کەمەوە لە ساڵانەوە زۆر ئیشەکانیان بە ڕێکوپێکی بەڕێبن. بەڵێ کاتە بە باس لەوە بکەینم قەیرانە کاری کردوتە سەر نەبوونی دا و دەرمان و دواتر کێشە بۆ نەخۆش دروست بێت. خۆی مشکلە سەرەکیەکە بە هەر نەبوونی دا و دەرمان نییە، وەکو پێم وتید ئەو پێشوازیە کە ئێمە ڕۆژانە نەخۆشی تیا ئابینین چەندەها شت هەیە کەوا لەو پێشوازیان نییە. ئێشێک لەوانە کە جەنابەت باسی کرد نەبوونی دەرمانە. زۆر لەو دەرمانانەی کە زۆر پێویستە لە چارەسەرکردنی نەخۆشایان ئەوە تا نین یا ئەوە تا ئەگەر هەبن بە شێوەیەکی زۆر کەم دەست ئەکەون و بە شێوەیەکیش هەنکەوا تۆ ئەو جۆرت ناوێت. بۆ نمونە جاری وایە تۆ دەرزی بۆ نەخۆشیەکە نووسی بەڵام ئەو بە شێوەی حەب هەیە کە ئەو نەخۆشە ناتوانێت ئەو حەب بخوا لەو کاتەیە، جەڵدەی هەیە تووشی بڵێن ڕشانەوە بووە، ئەو کاتە تۆ مەجبوری کەوا بە نەخۆشەکە بڵێ لە دەرەوە بکرێت کە ئەمەش بار گرانەیەکی زۆرە خاتە سەر نەخۆشەکەەوە بێتە هۆی دواکەوتنی عیلاجەکانی. و لە ڕێیەکی تریشەوە ئەوەیە کە چەندەها ئامێری گرنگ هەیە کە ئەوان ئەبنە هۆی دیاریکردنی چارەنووسی ئەو نەخۆشە. بۆ نمونە ئامێری ڤنتیلەیتەر یعنی تەنەفوسی سەناعی یاخود ئامێرێکی پێوترە سیپاپ یان بایپاپ، ئەمانە کە بە شێوەیەکی زەخت ئۆکسجینەکە لە ناوسیەکانی ئەو نەخۆشە ئەگەر بێت و ئۆکسجین لە سیەکانیانە بێ ئەم ئامێرانە بە هیچ جۆرێک بە شێوەیەکی ڕێکوپێک و بڵاو بەردەستنی لە نەخۆشخانەکانە بەتایبەتی لە پێشوازی و لە چاودێری ورد و ئەگەر هەش بن ئەبێ بە شێوەیەک نین کەوا گونجاو بێت و زۆر جار ماسکەکانیان ناگۆڕدرێت، ماسکەکان لە نەخۆشێکەوە خەیتە سەر نەخۆشێکی تر بەبێ ڕەچاوکردنی گواستنەوەی ئیلتیهابات و تووشی کێشەیەکی تر ناکات. زۆر جار ئەبنە هۆی ئەوەی کە نەخۆشەکان ببوونی ئەوە تووشی کێشەی تر بن، بەڵام بەداخەوە ئێمە ئەو بڵین شتانەمان لە بەردەستانیە کەوا بتوانین هەموو شوێنێک زەرع بکەین بزانین ئایا ئەو شوێنە میکرۆبی تایە. بۆ نمونە وەحدەی چاودێری ورکە لە نەخۆشخانەی هەناوی هەیە، وەحدەیەکی ڕێکوپێک وەکو خۆی وەکو بڵین بنیادنانەکەی، بەڵام چەندەها بڵین شەرت و مەرجی تەندروستی هەیە کە تیا ڕەچاو نەکراوە. ئەمەش بە بۆنەی قەیرانی داراییەوەیە. بۆ نمونە قەیرانی دارایی وای کردووە کەوا پزیشک نەتوانێت 24 ساعت لەو یەکەیا بێ کەوایەکێکە لە هەستیارترین یەکەکانی تەندروستی لە هەموو سلێمانیا. ئەو طبعاً بە بۆنی مانگرتنەوە بێ یاخود بە بۆنی هەشتێکی ترەوە بێ ئەو پزیشکە لەوێ ئامادە نییە. کاتە مانگرتنی سەرجەم فەرمانبەران کاری کردوتە سەر ئیشەکانی ئێوەش؟ بەڵێ بە شێوەیەکی زۆر و حاڵی حاضر ئێمە وەکو پزیشکی پسپۆڕ یا پزیشکی ڕاوێژکاری زۆربەی کارەکان خۆمان بەڕێوەی ئەبین هەرچەنە وەکو بە جەنابتم وێت من زۆر لە ئەدا و لە بڵێن ئیشوکاری کارمەدانی تەندروستی و هەروەها پزیشکە
بڵندەکان یاخود مقیم ئەقدەمەکان و مقیمەکان ڕازیم بە تایبەتی پزیشکە مقیم ئەقدەمەکان کە زۆربیان پلەی باڵایان هەیە زۆر لیان ڕازیم بەڵام ئەوانیش تەبان هۆکاری خوان هەیە کە ناتوان هەموو داوامەکان بکەن وەکو بۆ نمونە نەبوونی موچە و ئەوان سەرچاوی داراییەکی تریان نییە ئێمە وەکو پزیشکی پسپۆر یان ڕاوێژکار قەیرانەکە بڵێ تەئسیری تێکردوین بەڵام ئێمە باشترین سەرچاوێکی تری ژیانمان هەیە بەڵام ئەوان بە هیچ جۆرە سەرچاوی تریان نییە و من لێرەوە ناچم ڕەخنە لەوان بگرم کە بۆیە داوام ئەکەنیان ناچکەوە ئیشی من نییە بەڵام ئەوەی کە ئێڵێم من داواکارم لە کارمەندانی تەندروستی و داواکارم لە پزیشکەکان کەوا یەکێک لەم دوو ڕێگە بکردنە بێت یا ئەوە تا نەیەن بۆ دەوام کە تۆ ئەگەرمان بگریت نای بۆ دەوام یا ئەوە تا هەچ پزیشکێ یاخود هەچ کارمەندێک بەڵێ کە هات بۆ دەوام پێویستە ئەرکەکانی خۆیان جێبەجێ بکەن و وەکو بەجەنابتم بۆیت من ڕەخنم بە هیچ جۆرێ لێیان نییە بەڵام سیستەمەکە خۆی بڵێ نەیتوانیوە کە ئەو شتانەی پێویستیانە بۆیان دابین کات وەکو پزیشکی پسپۆر و ڕاوێژکار ئێمە چەنەها نەخۆشە بینین ینی خۆمان متابعی نەخۆشەکان بە وردی ئەەکەین ینی ئەرکمان زۆر لەسەر زیاد بووە بە شەرتی ئێمە ژەرۆکەوە خەڵکەم و چەمان نەبووە بەڵێ لە کاتی مانگرتنی فەرمانبەرێک لای لەو بەشە چاودێری ورد و بەشی هەناوی جێگرەوەی ئەو هەیە یاخود شوێنەکەی بەتاڵی منێتەوە و دواتر کێشە بۆ نەخۆش دروستەوێت خۆی ئەدادا ئەم چاوپێکەوتنە زۆر گرنگ بوو و زۆر حەزم کرد ئەمە پێ لە بەردووها ئەمە هێشتەکان زۆر بە سەراحەت بڵێم و داواکارم کەوا کەسیش لێ دڵگران نەبێت لەبەرێ ئەم شارێکی زۆر گەورەیە تقریبا ملیۆنی نیوەک خەڵکی تایە و ئێمە چەند بەشێکی هەستیارمان هەیە یەکێک لەوانە نەخۆشخانەی فریاکەوتنە یاخود بەشی پێشوازی کە پەیوەندی بە ئێمەوە هەیە کە ڕۆژانە سەدان کەس داخلی و نەخۆشخانە ئەبن و زۆربیان نەخۆشی زۆر خراپیان هەیە و تووشی تەنگە نەفەسی زۆر ئەبن پێویستیان بە چاودێرێکی ورد هەیە ئەمە ساڕای چاودێری ورکە لە نەخۆشخانی بڵین جمهوری یاخود نەخۆشخانی هەناوی فێرکاری هەیە و لە بەشەکانی تر بەڵێوکوتم کارمەندەکان زۆر باشن بەڵام وەکو پێم وتی نەخێرەوەی کە جەناب وتی نییە بە هیچ جۆرێک و ئەگەر بێت و ئەو دکتۆرە لەوێنە بێ بە هیچ جۆرە جێگرنەوەی نییە چەند کارمەندێکی زۆر بە ئەزمون هەن لە بەشەکانی چاودێری ورد ئەوان زۆرجار لەوێ ئەمێنەوە بەڵام ئەوانیش تەبعاً ناتوانن لە بڵین سنووری خۆیان دەربچن بۆ مەسەلەی چارەسەرکردن و ئەو شتێکی ئێمە پیان نەڵێن وەکو دکتۆر ئەوان ناتوانین بیکەن چکە دوایی لێ پرسینەوەیان لێ ئەکرێت بەڵام ئەوەیە کە ئیستحاڵی حاضر باری تەندروستی خەڵکی ئەم هەرێمە خەڵکی خاستن سلێمانی کە من لێرەم بۆ من بە زۆر بەنزیکە و ئاگادارم لێی کە ڕۆژانە نەخۆشە بینم بۆ خەفەریاتمان هەیە زۆر ئاگادارم کە زۆر لە مەترسیایە مەترسیەکی یەکجار زۆر کە من زۆر هەل لێرەوە داواکارم لە وەزارەتی تەندروستی لە بەڕێز وەزیر کەوا بە زووترین کات ئەو مەترسیانە چارەسەر بکرێت مەترسیەکان زۆرن من هەفتەی پێشوو خۆم دکتۆری پسپۆر یاخود ڕاوێژکاری خەفەر بووم لە پێشوازی ئەوە بوو بەیانی سەعات حوتی بەیانی ڕۆشتم بۆی کە نەخۆشەکانم ببینم کە لە شەوە داخڵ بوون تا بەیانی کاتێک ڕۆشتم چەنەها نەخۆش هەبوو لەوەیە کە پێویستیان بە چارەسەر یەکجار زۆر هەبوو پێویستیان بۆ بوو لە شوێنێکی بڵین تایبەتمەندی خۆی هەبێ دابنرێن ینی بڵێن وەکو شتێ بڵێ دڵنەوەیان بدرێتەوە کەس و کارەکانیان ینی قسان لەگەڵا بکرێ و بەیان ڕوون بکرێتەوە لە شوێنە کابن کە عەلە لەقەل وای لێبێ ئەو نەخۆشە خۆی خراپە خۆی وەزعی خراپە تۆزێک باری دەرونی باشتر بێ ئەوەی کە من بینیم بەڕاستی زۆر جێگەی قەلق بوو وەز لەو ڕۆژەوە من تا حدێک ئەو کوشتە بڵێ هیوایەکی زۆرم نەما بە مەسەلەی نەخۆشخانەکان لە سلێمانی و هەستم کرد کە زووکەوتونەتە زۆر بارێکی مەترسیدارەوە کە ئیتر پێویستە لەم حەدە بوەستێنرێ و نەتوانین لەوە زیاتر بەرەو خراپی بەرین وەکو بە جەنابتم وت بە هیچ جۆرە مشکلە لە کارمەندە تەندروستەکانان یاخود لە پزیشکە پایابڵندەکان یاخود لە پزیشکە پسپۆرەکان ئەوان بە هەموو جۆرە هەوڵیان ناوە کە نەخۆشخان ببین و ئاگاداریان بن بەڵام مشکلە لە چیایە مشکلە لە دابینکردنی پێداویستە پزیشکەکانە مشکلە لە دابکردنی شوێنی گونجاوە بۆ نەخۆش پاراستنی تایبەتمەندێتی نەخۆش و هەروەها هەر شتێکی کە داوا کرد خاستن ئەو نەخۆشانسە بۆ من کە شەو ڕۆژێک کە خەفەرە بن بۆ منە 400 نەخۆش داخڵە بێ بەڵام لەو 400 نەخۆشە احتیمال هەیە بە شێوەیەکی ڕاستەوە خۆ 20 تا 30 کەسیان لە مەترسی ئەوا بن کە ئەگەر بێت و چارەسەریان نەبێ بمرن
خۆ ئەگەر بێت و من نەخۆشێک سکچون ڕشانەوەی هەبێ ئەوە زۆر گرنگ نییە لەلای من مغەزی بۆ هەڵاواسی خۆی سکچون ڕشانەوەکەی وردەوردە باشە بێ بەس نەخۆشە تەنها نەفەسێک یەکزار زۆری هەیە نەخۆشە کە ئەگەر بێت و ئۆکسسیژین و جیهاز و ئامێری تایبەتمەندی نەبێت کە پێوتە سیپاب یان بایپاب یاخود دکتۆرەکان بە بۆنی مانگرتنەوە نەتوانن بێن بە شێوەیەکی ڕێکوپێک تەقیمی بکەن و دکتۆری بەنجی لێ نەبێت لە کاتی خۆیان کاتە و کاتێترەوە نەخۆشیانە مەترسێکی زۆر لەسەر جیانیان هەیە و احتیمال لە ماوەی سەعاتێکە لە دەست دەربچن من خۆم ئەو ڕۆژە من خۆم هەفتەی داهاتوو داوای ئۆپێدایستیانەوانێ گیان لە دەسانە ئەمەی کە بۆ جەنابەتی باسکەم هەفتەی داهاتوو من خۆم سەعات حەوکە بەیانەکەی ڕۆشتم شەش نەخۆش هەبوون کە زۆر وەزعیان خراپ بوو چەنەها زۆر نەخۆشیان هەبووی نەخۆشی سیەکان هیچێک لەوانە مناڵێکی 16 ساڵ بوو کە خەریک بوو بمرێ خۆ من ئەگەر نەڕۆشتم دوای سەعاتێک ئەو مناڵە مرد بوو بە بۆنەی کەمی ستافەکانەوە کە لەوێن بە بۆنەوەی کە زۆر کەرە باڵخە بە بۆنەوەی کە فەوزایە کە تایبەتمەندێتی نەپارێزراوە و نەخۆشێکی تری لەبوو کە 20 ساڵە ئێستا لە بەشی چاودێری وردە الحەمدوللا زۆر بەرەو باشی ڕۆشتن بەڵام بە سەعاتێک ئێمە شتەکانمان بۆ کرد چێرە ئەم لابشەرە ئەو وحدەیە جیهازەکەی بۆ دابین کە لە دەمی نەخۆشێکی تری وەرگرێرەوە تۆزە پاکی کەرەوە بەدەستی خۆت هەتاوای لێ هاوشکر الحەمدوللا ئەو دوو نەخۆشە هەردووکیانی سەرجاون ئامادەنە بن نەخۆشەکان حاڵیان ئاوای لەیە خۆ ئەمە ئەگەر بڵێ پەیوەندی بە کەمی دا و دەرمانەوەی خۆ تۆ لەگەڵ خۆتە دەرمان نابیت بەڵێ پەیوەندی بەوە یەکەم ئێمە ئەبێ ڕێنماییت زۆر ڕێکوپێک بین بە ستافەکان یاخود بە مۆمەڕیزەکان بۆی ئەو شتانی کە ئێمە ئەمانەوێ بیکەن دووهەمیشان ئەگەر بێت ئەو شتانە دابین نەبێ ئەوانی چی بکەن بۆ نمونە ئەو جیهازەی کە من بەکارمان هێرە بۆ نەخۆشەکان ئەو ڕۆژە پێوترێت سیپاب کە زۆر لە دکتۆرەکان ئەزان کە بە زەخت ئۆکسسیژنە کاتە ناوسەکانی ئەو نەخۆشانە بە هیچ جۆرە دابین نەکرا لە هیچ شوێنێک لەبەرەوە مەجبور چوینە نەخۆشخانەی هەناوی چوینە بەشی تەوارێکە لەوبەر خۆمان هێنامان بەس ئەوان طبعاً لەو کاتە کەمی ستاف لە کاتی شەوە یاخود مانگرتنی بەعزێ لە ستافەکان بە بۆنی نەبوونی موچەوە بە بۆنی قەیرانی داراییەوە وای کردووەکەوان نتوان لە کاتی پێویستە ئەو عیلاجە بخەنە سەر ئەو نەخۆشە واگەر بێت و لێ نەبوو ما احتیمال بچوار نەخۆشی تری شەر مردانی ئەو ڕۆژە هەتا لە فەیسبوک شابڵاوم کردەوە ئەگەر من نەڕۆشتمایە بۆ ئەوێ سەعات حەوت تەکیدم شەش نەخۆش گیانیان لە دەسا لە مای سەعاتە سەعاتونێک بەڵام الحەمدوللا هیچ لەو نەخۆشانە ئێستا لە ئێستاە کە نیو موچە خۆت موچە نادرێت بەڵام بەپێی سیستمی نوێی موچە بەشێک لە دەرماڵەی پزیشکەکان ئەبردرێت کارمەندانی تەندروستی ئەبردرێت ئەمە تا چەند کاریگەری لەسەر ئەدای پزیشک و کارمەندان هەیە خۆی وەکو بە جەنابتم وت پزیشکەکان هەمویان یعنی مستەوای زانستیان زۆر باشە خاستن پزیشکە مقیم دەورێک ئەقدەمەکان پیانەترێ پایە بڵند کە ماوەیەکترە بن بە ئەخسایی کارمەندە تەندروستەکان کارمەندی وای تا خبرەی یەکجار زۆرە زۆر خبران زۆرە بەڵام وەکو جەنابت ئەڵێ باشتر وایە لەوەی کە موچەیەک بدرێ بە کارمەندەکان یاخود بە پزیشکەکان لەوەی کە هیچ نەدرێ وانە تۆ ئەگەر مانگانە شتێکە بێ بەڵام من طبعا ئەوە تایبەتمەندێتی من نییە کە ئیسە باز لە موچە بکەم و یاخود من بەڕاستی اختصاصم لەوایە نییە یا ڕاوێژکاری ئابووری نیم بەڵام بەڕێی من دەوری تەندروست کەرتی تەندروستی خاستن پزیشکە پایە بڵندەکان و مقیم دەورەکان و کارمەندانی تەندروستی زۆر گرنگە لە خستەخانە و بە هیچ جۆرە حەق نییە کەوا تەئسیل لەسەر بڵێن موچەی ئەوان بکرێەوە موچان بە هیچ جۆرە پێویست ناکە کەم بکرێتەوە بە تایبەتی مەترسی ئەوان لە هەموو شتێک لە مەترسیان بەڕاستی چەنەها نەخۆش هەیە کە نەخۆشی خراپی هەیە نەخۆشی سیلی هەیە کە ئەوان لە مەترسیان زۆر شتێکی ناگونجاوە کە بچن دەرماڵیان ببڕن خاستن دەرباڵی مەترسیدار و پێویستە ئەوان دەوریان بە هیچ جۆرە کەمتر نییە لە دەوری پێشمەرگەی کە ئێستا لە سەنگەرەکانە دەوریان زۆرە واگەر بێت یەکێک بێت 24 ساعت لە پێشوازی دابنیشە یاخود لە چاودێری وت ئەو کاتە ئەزانێت کە دەوریان چەند گرنگە لە پاراستنی تەندروستی ئەم شارە من یەک ملاحەزەم هەیە نەخۆشم هەبووە لەم دوو هەفتەی پێشوا کەس نەخۆشی سیلیان هەبووە سیل کە نەقڵە بێتەوە لە نەخۆشێکەوە بۆ نەخۆشێکی لە یەکێکەوە بۆ یەکێکی تر نەمانتوانیەوە بە بۆنەی قەیرانی داریەوە لە شوێنێکا دای بنین کەوا جای بکەینەوە لە نەخۆشەکانی تر بۆچی هەتاوەکو پێشتر شوێن هەر نەبووە شوێن من دەوری هەش مانگە لێرە داوامەکەم وسا لە لەندەن بووم تقریبا 15 ساڵ هاتوومەتەوە بۆ ئێرە بە هیچ جۆرێک نەمبینیەوە کە ژوورێک هەبێکەوە جاب کرێتەوە بەڵام نەخۆشخانەی شار بەعزێ بێدیتایە کە گیان بەڵام نەخۆشخانەی هەناوی کە زۆر گرنگە فێرکاری و پێشوازی نەمدیوەکەوا ژوورێک هەبێ پێوتێ ئایزۆلیشن یاخود ژووری جاکراوە بە هیچ جۆرێ نەبووە و ئەوەش زۆر گرنگە بۆ نەخۆشی ینی وامان لێ هاتووە کە ئەمە نەخۆشانی کە داخڵیەکەین
ئەبێ ئینزار بین بە ستافەکان کە ئەو نەخۆشە ئەوەی هەیە تێکەڵ بە نەخۆشەکانی ترەکرێ لە کاتی بەڵێ زۆر بە ئاسایی تێکەڵ کراوە لەگەڵ نەخۆشەکانی تر لەبەری کەوا چارەی نیە کەواتە ئەمە مێژوێکی کۆنی هەیە نەخۆشیە بەڵام مەرجنە پەیوەندی بە قەیرانەکانەوە هەبێت وەکو بە جەنابتن وت من تقریبا 8 مانگە یاخود بڵێن زیاتر لێرەم نازان پێشەوە چۆن بووە ئەڵەن کوردستان باشتر بووە بەزەوەی کە من بینم بەڕاستەکەی ماوەیەکی زۆرە کە ئەو شتانی کە بینیومە هیچی گونجاو نیە و هیچی لەگەڵ چارەسەری تەندروستیان ناڕوە ئایا سەبەبەکە چییە؟ سەبەبەکە قەیرانی داراییە بەڵام بەڕێی من بە هیچ جۆرێک پێویست ناکە قەیرانی دارایی تەئسیر کاتە سەر کەرتی تەندروستی. باشە ئەگەر قەیرانی دارایی هەر بەم شێوەیە بێت و موچەی کارمەند و پزیشکەکان کەم بکرێت و خۆت هەر نەدرێت پێشبینیەکەی کەرتی تەندروستی حاڵی لەمە خراپتر بێت یا بەچی بێت؟ ئێمە وەکو پزیشکی پسپۆر ناتوانین خەسخانە بەجێ بێڵین ئەوە بێ زۆر وازەح بێ لە لای خەڵک و داواکارم لە پزیشکە مقیم ئەقدەمەکان مقیم دەورەکان و کارمەندانی تەندروستی گلەی لە ئێمە نەکەن چکە بەڕاستەکەی ئێمە پزیشکی پسپۆر یاخود ڕاوێژکار ناتوانین هەر نەخۆشخانە بەجێ بێڵین و بڵێن وڵای تر ئەمانە گرین ئەچینە ماڵەوە چکە جارە ئینگلیز ئەڵێ دیزاستر یعنی کارەساز ڕۆیە گەر بێت و من نەڕۆم و نەخۆش داخڵ نەکەم لە خەسخانە یان نەخۆش نێ و داخڵ نەبێ کاتە چێ بێت خۆمان ئەڕۆین ئێواران یاخود بەیانیان نەخۆش یەک بە یەک ئەبینین ئەگەر مقیم دەوری خێرمان پێ بکایە لەگەڵمانە مقیمە هی نەکات بڵێن تور ئەکات ئەگەر نەشی کرد مەجبور خۆمان هەموو شتێ بنووسین و عیلاجیان بینێ و متابعەشی بکەین لەبەرەوە بەتەمای بەخێر لەگەڵتانەوێت مەبەستم چییە؟ زۆربیان زۆر باشن وێن لەگەڵتا بەڵام وای لێ هاتۆ وەزعەکە کەواتۆ تەنانەت لە ڕوون نایە بە ستافێکیش بڵێ ئەو شتە بکە چکە زانی کە موچەی وەرنەگرتووە ئەن لە ڕوون نایە بەڕاستەکەی بەڵام ئەوان هەریکەن هەریان بەدەمتەوە بەڵامی تر وای لێ وەردەوردە نامێنێ نایە بەدەمتەوە بە ئێمە وەکو پزیشک پسپۆر یا ڕاوێژکار ناتوانین خەسخانە بەجێ بێڵین لەبەرێکە ئەبێتە کارەسات. پزیشکتان لە ئێستا دامانی نەگرتووە؟ بڕوا ناکەم نەمبیستۆ هیچ پزیشکێ بە ئاگام لە هەولێر نییە بەڵام ئەوانەی کەم بزانم پزیشکانی دەور و بە ڕەفیقەکانی من هەمویانێنەوە بۆ دەوام بە لەبەرێ ئەگەر تۆ هەر خۆت تەوقعیک ئەگەر ئێمە نەڕۆین کارەسات ڕۆیە ئەو نەخۆشانەیان هەمویانە برن ینی بڕوا بکە ئەگەر نەچینە خەستەخانە هەموو ڕۆژێ 25 نەخۆش احتیمالە بە شێوەیەکی زۆر مباشر بمرن لەبەرەی کارمەندی تەندروستی ئەوە ئەکاکە تۆی دەکراکە حکومەتی عێراقی بەشێک لە دەرمان بۆ ئێرە ئەنێنرێ ئێوە هیچتان بەدەست گەیشت؟ بەڕێز مشکلەکە بەس دەرمان نییە دەرمان سەوای لاتۆ زۆرجار بە دەرمان بە نەخۆش هەڵێ بشە لە دەرەوە دەرمان بکڕە کە شتێکی زۆر ناگونجاوە من قەشتی وام لە بیستوە لە ئەوروپا بووم بڵێن لە وڵاتانی تریش بەردەوامە نەک بڵێن بە هۆی قەیرانوانێ بەڵێ وەرەقەیە سوکارمان لە نەخۆشخانەکان کەوتووە و دواتر مجموعەیە دەرمان لە ناو نەخۆشخانەکان نووسری دواترە بێ ئەوی تری لە دەرەوە بێت ئەمە هەر پەیوەندی بە قەیرانەوە نەبوو لە ئێستا ڕەنگە زیاتر بوو بێت شتێکی زۆر نەگونجاوە من 2 هەفتە پێش ئێستا خەفەر بووم کە دەرمانی ئەنتیبایۆتیک یاخود دژە میکرۆبمان پێویست بووە وتیانە بەس ئەمۆکسیل هەیە بەڵام دوایەوە بە نەخۆشمان تۆ بچۆ لە دەرەوە بیکڕەکە گرانە بەڕاستی بەس مەجبورە بیکرێ وای ئافرەتێک لەوانە کە نەخۆشی من بوو ئەگەر لە دەرەوە نەیکڕای سەمرد بوو ئەلحەمدوللا زۆر وەزعی باشە مەبەستەکەم چییە؟ مشکلە بەس نەبوونی دەرمان نیەوە مشکلێکی زۆر گەورەیە نەبوونی ئامێرە بۆ نمونە جیهازی سیپاب یان بایپاب کە باسم کرد کە بە زەخت ئۆکسیجینەکات باس 40 دانە هەبێت خۆنی تێناچێت پارەی بۆ نمونە لەوانەیە ئەو پەڕی پارەی دەساری وەنەوشە بێەوە نیە با هەبێت لە خەستەخانە بۆی ئەو کاتی کە نەخۆش بێستی یەکسەر من بەکاری بێنم و دوای ماسکەکانیان بگۆڕێ پێوترێ دیسپۆزەبڵ بۆی کە ئیلتیهاب لە نەخۆشەکەەوە نەگۆڕە بە نەخۆشێکتر چکە میکرۆب بەعزێ نەخۆش میکرۆبی زۆر سەیری هەیە کەوا چارەسەری زۆر زەحمەتەوە ناتوانانی کەڵچەری بۆ بکەین ناتوانین زەرعی بۆ بکەیت ئەو پێم وتی وە پێویستە لە هەموو خەستەخانێ ژووری جاکراوە هەبێ بۆ نەخۆشانی کە نەخۆشی سیلیان هەیە چکە نقلێکن بە نەخۆشەکان بزانین داواکاری ئێوە لە پەیوەندی دارەکان و وەزارەتی تەندروستی چییە بۆ چارەسەرکردنی ئەم دۆخە؟ داواکاریم زۆرە یەکێک لە داواکان بەڕێز دکتۆر ڕێکەوت کە ڕەفیق خۆشمە برادری خۆمە دکتۆرێکی زۆر بەڕێزەکە وەزیری تەندروستیەوە زۆر خەمخۆرەوە زۆر ئەکێشە بەڕاستی ئاگام لێ ئەتیکە خەریکە دائیمە داواکارم لێ وەکو دڵسۆزی ئەم شارە وەکو دڵسۆزی کەرتی تەندروستی پێش هەموو شتێ گوێ بە موچەی ئێمە موچەی پزیشکی پسپۆر هەرچەنە من ناتوانم بە ناوی پزیشکە پسپۆرەکانەوە قسە بکەم بەڕاستی داوای لێبرد نەکەم بەڵام ئێمە وەزعمان باشترە تا حدێک لە پزیشکەکانی تر بەڵام داواکارم لێی کەوا لە حکوومەت هەوڵ بە مەسەلەی کەمکردنەوەی موچەی کارمەندانی تەندروستی پزیشکی مقیم دەوری زائدەن مقیم ئەقدەمەکان هەڵوەشێنرێتەوە کە هیچ معنایەکی تیان نییە خاستن مەسەلەی خطوڕە یاخود مەترسی ئەوان زۆر لە مەترسیان گوێ بە ئێمە نێن وەکو خۆم گوێ بە ئێمە من مشکلە نیە ئێمە هەر دەستکەوتێکمانە بێ لە
کلینیک بێ لە هەر شوێنێک بێ بەس ئەوان دەستکەوتیان لە لەکوێ دەستکەوتیان هەیە بەڕاستێکی تۆ لەولانەیە هەڵی معاشی ئەمە زۆر دەوری هەیە لەگەڵ ئەوەش ئەوان بردەور دەیتروان لێە وازە هێنن ئەڕۆن بۆ خارج خەڵک نێ یعنی کارمەندی تەندروستمانەیە کە زۆر ئەزمموی هەیە یاخود پزیشکی ئەقدام بۆچی بچن بۆ خارج وانە جا دوای ئەوە ڕجایان لێ ئەەکەم کەوا تۆزێک ئێحتیمان بە پێشوازی و بە وەحدە عینایەکان بن عینای مڕەکەزە یاخود چاودێری ورد تۆزە مەسلەی ئینفەکشن کۆنتترۆل یعنی بڵین کۆنتترۆلکردنی میکرۆبات احتیمامی پێبن من زۆر لەگەڵ ئەوام کەوا دەورەی ڕاهێنان یاخود تەدریب بکرێتەوە بۆ ئەوی کە ئێمە کە شارەزاترین لە دکتۆرەکان یاخود لە کارمەندی تەندروستەکان بۆیان باسکەین کە چۆن پێویستە ئێمە احترام لە نەخۆش بگرین لە تایبەتمەندی نەخۆش علاقە لەگەڵ نەخۆش و کەسوکاری نەخۆش هێورکردنەوەی باری دەرونی نەخۆش چارەسەری نەخۆش لە کاتی پێویستیە لەگەڵ یعنی بەڕاستی بە چەند ژوورێکی جار بکەنەوە لە زۆر نەخۆشخانەکان کەوا بەعزێ نەخۆشێک ئیلتیابەکان نقڵەبێ بگرن خەیتە ئەوێ بۆ هیوای داواکارەکانە بگاتە جێ خۆی دکتۆر شوان سعدی پسپۆڕی هەناوی و نەخۆشیەکانی دڵ سپاس بۆ ئامادەبوونە